بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش بیتن هیویا دەمێن خۆش بوات خازین سەڵاف السەروەبن. جارێک دن هاتی نەفدی داڕەوەین بەڕێز بوو پێشکەشکردنا خەڵەکە کەتیش بەرنامەی کوردی دوو سەبارەت دوو ڕوویا ئاینی هەموو مرۆڤان وەک هەف ئێک ڕوو ئێک ڕوخسار و ئێک دەموچاف هەیە هەروەسا گرنگە ژی مرۆڤان ئێک ناغژی هەبیتن لەو ڕازانایên قەدیم بەحساوی چەندێ کریە ku dilsozî û rastgûyî ib êk tişt hête selmandin ew jî ew e dema navxuya mirovî naxê mirovî wek demûçavê mirovî êk tişt bîtin yan ku çendîn nax me nebin. Lê mixabin hindek mirovan çawa it biyavê siyasî û biyavê komalatî da çendîn rû hene it naxê xwe jî da ڕوبەڕوێ چەندین ناخان بن سەبارەت بوارێ دینی و یان ku دوڕوویا ئاینی لەوڕا مەفەر زانیژبەر مەترسیا vî babeteyî ke babetê دوڕوویە هم الدنيا وهم القيامة ما ترسيت زور هنا ما فرزاني بكين خلق برنامج بكردي وتيشكا خو بيخين سرو ببيتا بحثا برنامج مد قال زور برس ماوس عبد الرحمن صديق زور بخير بماوس بس ماوس وكما بحث كري دور روي يانكو نفاق كتيتا بحث كرن بابتك ما ترسي داره وقرآن بيروجي موضوعك قالك الزور بحثا في چندي كريو رنگ هندك جار ما ترسي دار تربيتن الكسكي كبيجن بباور بروی چندی مدزانی مدویا بزانین که قرآن پیروز دا چوا بحثا دوڕوویە هاتیە کرن و چوا هاتیە قەلەمدان مەترسیە توێ چنە. بله بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وەکو باست کرد ئەگە تەماشای دووەم سوورەتی قورئان بکەی بله لە سەرەتاوە دەبینی خودای گەورە بە 5 ئاەتێک باسی متەقینەکە و بە چەند ئاەتێکی کەمیش باسی بێباوەڕانەکە و لە هەمان کاتدا بە زۆرترین ئاەت باسی دووڕوان دەکە کەواتە دووڕوو دەکرێت دووڕووی سیاسی بێ وەکو چۆن سیاسیەکان خۆیان ئەو زاراوەیان هەیە دەڵێن نیفاقی سیاسی یعنی دووڕووی سیاسی شتێک دەڵێ بە زمان و لە هەمان کاتیشدا بەکردەوە ئەوە جێبەجێ ناکە ئێمە حەقمان بەوەیان نیە ئێستا کەواتە لە زۆربەی بوارەکانە لە بواری کۆمەڵایەتی لە بواری چۆنەڵێ سیاسی و ئەوانشدا دووڕووی هەیە بەس ئێمە لەبەر ڕۆشنبیری ئاینی ئەبێ باسی دووڕووی ئاینی بکەین ئەوەی کە پێی دەڵێن بە عەرەبی نیفاقی دینی بۆچی لەبەر ئەوەی لە ڕاستیدا ینی سەردەمانێکی زووتر ینی گەلی کورد خۆی لە ڕووی ئاینەوە زۆر ڕاستگۆ بووە ئاین یەک ڕووی هەبووە لە لای تاکی کورد ئیدی لەگەڵ تێکەڵبوون لەم سەردەمە و لەگەڵ گەلانی دیکە و کەلتوری گەلانی دیکە جۆرێک لەو دوو ڕوویە ئاینیە نیفاقە دینیەی لە لای هەندێک لە گەلانی دیکەی موسڵمان بۆ بە کەلتور گوازراوەتەوە لە ڕێی سەرچاوەکان نەمەرجە هەمی جار هەست دووڕوویە بکەن بەو مانایی کە من و تۆ یا من و بەتەمەنتر لە من دەزانن لە کوردستاندا ئێمە ڕاستگۆیی ئاینیمان هەبوو کەواتە دووڕووی ئاینی حاڵەتێکە وەکۆڵێ لەگەڵ ئەوانی دیکەدا هاوردە کراوە چونکە ئەوە لە ناو کوردەواریدا نەبووە جا مەبەستمەوە بوو کەواتە لە ڕوانگەی قورئانەوە تۆ داوات کرد نیفاق لەو وشانەیە کە زۆر 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 ئاسانی کەیتەوە بۆ ئەوەی کە خەڵک لێ تێبگا داتاشراو مشتق داتاشراوێک لە داتاشراوەکانی کە پێی دەگوترێ وەکو چۆن وشەکانی تر بێنە نەفەق بۆ نمونە یعنی گەبتێ لە ئینسان بێ لە نیفاق تێبگا لە دووڕوویی تێبگا شتێک وێنەیەک لەبەر چاوی بێ کە پێی دەوترێن نەفەق بۆیە نەفەق و تونێڵ نەفەق و نفاق و ئینفاق حتا ئینفاق یعنی کە بەخشینە ئەبێ چی بێ ژێربەژێر بێ بۆ ئەوەی کەوا کەرامەتی بەرامبەرەکە بپارێزرێ جا بۆچی نەفەق ئەوەیە کە تۆ ئۆتۆمبیلێک لەسەرەوە ئەتوانی وەکۆڵێ ئەگە تۆ لە بڵندایی بی ئۆتۆمبیلێک دەبین لەسەر شەقامێکە ڕوە وانە بەس کە چۆ ناو تونێڵەکەەوە ئیدی تۆ نایبینی دی لە ناو تونێڵەکە کارێک ئەنجام دەدا پێچەوانەی ئەوەی کە لەسەر شەقامەکە ئەنجامێدا دوای دەرەچێتەوە لەو سەری تونێڵەکە دەکەوێتەوە سەر شەقام هەمان ئەو کارە ئەنجام دەدا کە تۆ دەیبینی کەواتە لەژێر لە نێو تونێڵەکەدا کارێک دەکا و لە دەرەوەی تونێڵەکە کارێکی تر دەکا ئەوە زۆر ئاساییە وێنەیەکی زۆر ئاسانە بۆ ئەوەی کە تێبگەین نیفاق لە ڕووی ئاینی نیفاقی ئاینی ئەوەیە کەسەکە ئیدعای شتێک بکە و باسی ئیدعای ئیمان بکە و نەیبێ جا بۆ یاڵێن نیفاقش لە قورئاندا یعنی دوو جۆرە بەلای کەمەوە یعنی چی دوو جۆرە جۆرێکان قەلبی و ئیعتیقادیە یعنی کەسێک هەر بەڕاستی پێ هەیە ینی بەمانەیەک لە مانەکەم بڵێ کەسێک بڕوای نە بەخوایە نە بە پێغەمبەرە نە بە ئاینە و شتێکی تر بەڵام خۆی وا پیشان دەدا کە بڕوای بە خوددا و بە پێغەمبەر بڕی الوسیلە بۆ شێوازە ئەوە ئەو پێڵێن نیفاقی لە ئیمانە نیفاق
بۆیە نیفاق لە قورئاندا خدای گەورە بە نەخۆشی باسی کردووە. نیفاق جۆرێکە لە نەخۆشی چۆن مەرض بۆیە ئەڵێ فی قلوبهم مرض یعنی لە دڵیاندا نەخۆشی هەیە. بۆیە لە ڕووی دەرونیشەوە دەروون ناسان هەر ئەو دوو ڕوویەی کە لە کۆمەڵایەتێکە هەیە ئەوانش جارێکی تر بە جۆرێک لە نەخۆشی لێکێدەنەوە. جا یەکێکیان هەیە ئێمە قەت ناتوانین بیزانین ئەوەیانەکە لە ڕووی ئیمانیەوە چاخۆ لە قورئاندا خوددا دەفەرمێ قالوا آمنا بأفواههم بەدەم بە زمان دەڵێن ئێمە بڕوامە بە خوددا بە پێغەمبەر بە ڕۆژی دوایی بە هەموو ئاین هەیە بەڵام وەلەم تؤمن قلوبهم بەڵام دڵیان هیچ ئیمانی نەهێناوە ئینەهم ساء ما كانوا يعملون. بەڵێ کاری دلی کارێکە تنێ خودی تعالی زانیتن کی کەس دەی کاریتن کەسێکی دەست نیشان کرد کۆڤە منافقە ئاوێ لێرەکەواتە ئێمە ئەبێت ئەم باسەکە ئەکەین بۆ خۆمان و بۆ غەیری خۆمان کە دەیکەین دەبێ وا دابنین هەر کەس خۆی فەحس کات تا بزانێ وایە یاوان نییە کەسمان بۆمان نییە بە تایبەت لەمیاندا بە تایبەت سە دێمە سەری نیفاقی ئیمانی نیفاقی عەمەلی کردداری لە کردارێکەدا هەندی علامەت دەدۆزینەوە کە خوددا و پێغەمبەر خۆیان پێیان گوتووی بەس لە ئیمانەکە خوددا نەبێ کەس نازانێ بزان خوددا دەفەرمێ حتا ئیمان یەکێک ئەڵێ من ئیمانم بە خوددا تەواوتەوە وەلەیەعلەمەنە یعنی چۆن بە تەشدید و بە نونی تەوکید و وەلەیەعلەمەنە الله الذین آمنوا وەلەیەعلەمەنە المنافقین ئەوە هەر خوددایە کە بە تەئکید دەزانێ ئیمانی ڕاستەقینە لە دڵی چێیە و نیفاقی ڕاستەقینەش لە لای چێیە و لە دڵی چێدایە. بۆیە لەمەیانە ئەڵێن ئینسان گوناهی دەگات لە خۆیەوە دڵی خەڵک بخوێنێتەوە بڵێ فڵانە کەس منافقە چونکە نیفاق وەک ئیمان وەک کوفر شوێنەکەی مەحەلوها القەلب شوێنی لە دڵدایە. بۆیە بەس ئەوەندە هەیە ئەبێ خوددا بۆی باس کردوین ئێمەش بۆی ئەتوانین باسی بکەین کەوتە دەربارەی نیفاقیدا تنێمە ئێک مافای ئەم فەحسا دەرونی خوب بکەین ئەوە ڕاست نەشین یعنی هەڵسەنگاندن زۆر ڕاستە زۆر ڕاستە مافی ئەوەمان نییە لەم بابەتەیە بە کەس بڵین منافق ئەویش مافی نییە بە کەسی تر بڵێ منافق چونکە خوددا وا دەفەرمێ تەماشاکە یعنی تەنانەت پێغەمبەر درودی خوای لەسەر لەم جۆرە لە نیفاق ئەم نیفاقی کە لە دڵدایە پێغەمبەریش نایزانێ ئەو تا خوددا لە قورئاندا دەفەرمێ وممن حولكم من الأعراب منافقون ئەی پێغەمبەر ئەی مسلمانان لە چواردەوری ئێوەدا یعنی چواردەوری ئەوان مەدینە و ئەوانە ئەعراب هەیە عەرەبی دەشتێکی ئەوانە دووڕون ئەو جا ئەفەرمێ ومن أهل المدينة وتناوشنا أهل مدينة يعني پیغمبر لمدينة مرضوا على النفاق ومن أهل المدينة مرضوا على النفاق جاء مرضاي مارد ها وكردي بكيرا ديو يعني واروز شو لنفاق وكو ديو نفاقي لهاتوا لشوش دانيشه لأنه مدينة دانيشه ومن أهل المدينة مرضوا على النفاق أكريت أو كسان استئمة بصحابيش بزانين وبكسكي جورج بزانين هر خدا والله ميدايا ولا قليا تيج ببيد واكوتن خدا والله مي أوي تويدايا فرمي لا تعلمهم نحن نعلمهم كواتا خدا بتشدا فرمي ببيغمبر درودي خويا لسر خدا بيدا فرمي لا تعلمهم تنازاني تشان أواني وممن حولكم من الأعراب منافقون تشان نازاني ومن أهل المدينة مرضوا على النفاق نازاني تشان نحن نعلمهم إما دزاني كواتا أما أو خلق جرأة بخوي داب خلق بمنافق داني غلطة أبي أقداري أم خالبي جاء خدا دفرمي ولو نشاء أقرب ما نوسبه أقرب ما نبي لأريناك هم أقرب ما نوسبه أي محمد رودي خويلسه أقرب ما نوسبه يكبا يكي أوانا من بي نشان دداي حكمة شيكا به تفشرتن أما سليك كواتا بو أويك لدواي بيغمبريش درودي خويلسر وفاتك أو ما فبخو ما ندين كبيغمبر فرمي بهاوليكي وتي فلانة كز إيماني هنا لترسى إيماني هنا فرمي هلا شققت قلبه بو تو سنجت شق كردو ضلي دبيني تابزاني معناه ناتواني أما بو أوي أم هم تأكيد خدا بمان ضلي نفاقي إيماني قلبي بوني هي بس إما نايساني دينا سر نفاقي كتير كبير لن نفاقي عملي أويك شون خدا دا فرمي اتخذوا أيمانهم جنة طبعا جنة أنا بكسره وضمه فتح معنى كان يقول جنة وكل جنوكية جنة بهشتا جنة درعة قلغان يعني اتخذوا أيمانهم جنة يعني إيمان ادعاء بإيمان وكو قلغانك اللي بيش خوان داينا وخواني بي بارزن لبشتي أو قلغانه وتشيكن كاري خراب أنجامدن جاء مبوك خدا للقرآن دا فرمي ومنهم من عاهد الله لئن أتانا من فضله لنصدقن
یعنی ئەڵێ خەڵکانێکی زۆر پەیمانیان بە خوددادا گوتیان خوددایە تۆ بەس ئێمە کەوینە دەوڵەمەندی ئێمە بێ هەرچی خێر و چاکە و بەخشین هەیە بیکەین نایان کرد فلما ئاتاهم من فضله بخلوا به کاتێک کە دەوڵەمەند بوون ئەو پەیمانەی کە دایان جێبەجێیان لەگەر ئەم کەسێکی ببینین کە کردار یە کردارێت نیفاقی ئەنجام دەدەن ئەوە ئاماژەنیە بۆیە چەندێک کە نیفاق ناودلێویژیدا هەیە باشە کەواتە لە نیفاقی عملی و لە نیفاقی قەلبی بەچی جیایەکەینەوە هەر بەم ئاەتە تەکمیلەکەی ئاوادی کە ئەو پەیمانەیاندا بە خوددا و جێبەجێیان نەکرد خوددا دەفەرموێ فأعقبهم یعنی یەکسەر چی بەدووادا دێ کاتی ئینسان بێبەڵێن بوو بێوەعد بوو بێپەیمان بوو فأعقبهم نفاقا في قلوبهم إلى يوم يلقونه بچی بما أخلفوا الله ما وعدوه وبما كانوا يكذبون بچی بەدووشت یەکەم بەوەی کە پەیمان شکێن بوون لەو پەیمانەی کە بە خوددایاندا دوو بەوەی کە درۆیان کرد ئەم ئاەتەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر دەیکا بە فەرموودە یعنی ئەیکا بە حەدیث آية المنافق ثلاث ئەمیان زیاتر واریدە لە چوارەکە وانە يعني نیشانەی عملی بۆ ناسینی منافق چییە سێشتە یەکێکیان ئیذا وعد ئەخلەفە کە پەیمان دەدا پەیمانەکانی هیچی جێبەجێ نابێت یعنی بۆ بە صفەتێک تایدا وەکو بڵێ ناوی هەندێک جامە هەموو دەڵێم یعنی بەتایبەت لە کوردستانە يعني ئەمە هێمنی شاعر شعرێکی هەیە کە شعری کوردی گزارش دەکات لە ناخی کورد لە ناو کووردا نەبوو پەیمان شکێنی لە چۆ فێربووی گوڵم پەیمان شکاند یعنی لە ناو کووردا نەبوو پەیمان شکاندن ئەمە قسەکەی پێشووی من ڕاست دەکاتەوە کە شاعیرانی کوردیش دەزانن صفەتێکی وامان نەبووە لە نێو کووردا ئەمە چییە ئێستا هەموو پەیمان شکێنیە پەیدا بووە لە ژیانی ڕۆژانەدا لەبەرەوە هەمومان دەبێ خۆمان ئاوا حەسکەین ئیذا وعد ئەخلەفە وئیذا حدث كذب کاتێککە قساکە درۆکە درۆ لە قسەکانەکە نابێت درۆ بکە ئەوجا وئیذا ئتومینە خانە کاتێک کە شتێکی بە ئەمانەت لەلادا ئەنرێ خیانەت لەو ئەمانەتە ئەکە اینجا وەزیفەیە پارەی خەڵکە هەر شتێکی تر لەم بابەتە ئەگەر کەسێکە فەرسێ سیفەتە یانکو یەک لەوان سیفەتانە دەف بوو ئەم تکارین پشتڕاستی بە بژنێش ڕووی عملی تۆ ڕوبەڕووی نیفاقی بووی وا دێتەوە چکە ئەم پێغەمبەر فەرموویەتی کەواتە ئێمە گەر ئەم سیفەتە هەمووی یان یەکێکی یان دوانیمان بە بەردەوامی لە یەکێکادی ئاهای لە دێ مەسەلەکە بەڵام ئەمەیان ناتوانین باسی قەلبی بکەین ئیشی ئەمە نییە بەس باسی ئەوەی ئەمە لەم جۆرەیە ناحیە قەلبیەکە بۆ خوددا بەجێبێڵە بەڵام ئێمە لە ڕووی ژیانی ڕۆژانەماندا وامان گوتومانە فڵانە کەسێکی دوو ڕووە بەچی زانیمانە دوو ڕوو بە بەوەی کە یەکێ لەم سیفەتانەمان لێ دیوە زۆر باشە مامۆستا بەڕێز هەردیسان بتوێتن بزانین ڕاو چوونێن عارف و زاناین کورد سەبارەت بابەتێ نیفاقی و دووڕوویە وان چاوە بەحسا vê mijarî kiriye مەلای جزیری بەڕەحمەت بێ زۆر يعني جەختی لەسەر ئەم بابەتە کردوێتەوە کە تۆ ئاماژت بەوە کرد لە پێشەکێکی ئەو بە شێوازی وەکۆڵێ لە دێڕێکی شعرا دەڵێ ژ ئەزەل مەلای جزیری ژ ئەزەل یەک جیهەتێ دایە مەلێ لە ئەزەلەوە ینی مەلێ خۆیەتی وەکۆڵێ یەکێک لە نازناوەکانی مەلای جزیری خۆی لە شعرەکانی یا ئەڵێ نیشان یا ئەڵێ مەلا یا ئەڵێ مەلێ ئەو قەزی خۆیەتی ژ ئەزەل یەک جیهەتێ دایە مەلێ هەرمە ئیخلاسە ژ ئەسبابی دوعا یعنی لە ئەزەلەوە خوددا ئەمەی پێبخشیوم کە چییە کە بریتە لە ئیخلاس کە یەک جیهەتی داوە بە من کە یەک ڕووی داوە بە من ئەمە حقیقەتی خواناسی کووردە کە بتوانێت بە جورئەتەوە خۆی ئەوە پێناس بکە کە من لە ئەزەلەوە خوددا یەک ڕووی پێداوە کەواتەوە خفتنە مەلای جزیری وێ دگەهێنیتن کە ئیخلاس و دلسوزی شتێکی مکتەسەب نییە خودی دەتە مرۆڤی ئەوەش وەکۆڵە لە زۆربەی پرسیارەکانە دێتەوە چوە تۆ پرسیاری خەڵکەکەی ئەزانم یعنی کە ئەدەڵێ ژ ئەزەل یەک جیهەتێ دایە مەلێ ئەم پێدانە چییە کورد دەڵێ خوددا کێو دەبینێ و بەفری تێدەکە دڵێک ینی ئەم عیبارەتانەی کە دەڵێ خوددا ئەمەی پێبەخشیم نەبە معنە بە منیدا و بە تۆی نەدا مەبەستا من ئەوەیە مەبەستەکە ئەوەیە تۆ ئەبێ وەکۆڵێ کە ئەتەوێ بینایەک دروستکەی خۆبێ ئەرزەکەی بۆ تەختکەی ئەو دڵانەی کە ئامادەییان تێدایە بۆ ئیخلاس و بۆ ئەوە والذینە جاهدوا فینا لنهدینهم سبلنا یعنی خەڵکانێک وێڵن دەگەڕێن بە دوای ڕاستیە حتمما دەگەن بە ڕاستی خەڵکێکیش پاڵی لێدا بێتەوە ناگە جا ئەم ئاەتانی کە لە قورئاندا ئاوا بەم شێوازە دەیان شاعیران و عارفان دەڵێ خوددا ئەمەی پێدام نەبە معنە بە منیدا و بە یەکێکی تری نادە
چونکە ئەوە عەدالەت نییە. عەدالەتەکە لەوەیە کە خوددا دەفەرمێ چێ داوا دەکات، چێ دەیەوێت، چێ خۆی بۆ ئامادە کردووە، وانە کی شەیدایە چێ شایدایە، چێ پێویستی پێێتی، چێ داوا دەکات بەم شێوازە. ئەمە بەم شێوازە. کەواتە عارفانی کورد زانیویانە یەکڕوویی وەکو مەلای جزیری باسی کرد، یەکڕوویی ئەرکی هەموو ئینسانێک و دەبێ یەک ڕووی هەبێ. وەکو تۆ لە پێشەکێک گوتت خوددا یەک ڕووی پێداوین. ڕەنگە ئێسامان دوو چاومان هەیە، وانێ دوو کنە لوتمان هەیە، دوو جۆمان هەیە. هەبزانێ ئێمە خوا دڵێکی پێداوین. ما جعل الله لرجل من قلبين في جوفه، يعني خدا دوو دڵی نەداوە. مانای چییە ئەمر ئیشارەتە ڕەمزیە؟ یعنی ئینسان نابێ دوو دڵ بێ، یعنی نابێ دوو ڕوژ بێ. لەبەرەوە یەک ڕووی بەڵام ئەوەندە باجی هەیە، خەڵک بۆچی ڕووی لە دوو ڕووی کردووە؟ دەڵێ یەک ڕووی زەحمەتە، ڕاستە زەحمەتە. ئەمڕۆ ئەوە یەک ڕووی هەبێ، ئەوە یەک ڕووی هەبێ مەحوی پێمان دەڵێ ئەوە یەک ڕووی هەبێ ئەبێتە گاڵتەچی نێو خەڵک، جاوەرە تەحملی بکە. یەک ڕووی یعنی چی؟ یعنی تۆ ڕاستگۆی هەموو قسەیە کە لە دڵتایە لەسەر زمانتایە بە جوانی مامەڵە دەکەی. خەڵک لەم سەردەمە بەو جۆرە خەڵکاڵێەوە کابراایەکی جێ لەو ئەوەی بۆیە مەحوی لە شیعرێکا دەڵێ لەگەڵ خوا مناجات دەکا، وەک بڵێ پرسیار دەکا و وەڵامیش لە خوددا وەردەگرێ. دەفەرموێ مەحوی دەڵێ لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ. یعنی بۆ بوومەتە پەندی عالەم، بۆچی خەڵک گاڵتەم پێکات؟ چونکە یەک ڕووم هەیە، هەموو شتەکان وەکو خۆی بەڕاستی دەڵێ. لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ، وتم و ئەوە قسەی من بوو، وتی مەحوی، خوددا فەرمووی مەحوی بەس بێ مشریکی بەس، یا لە دنیا یا لە منلادە. ئەم شەکوایە مەکە، ئەمەیە مەسەلەکە، یا لە دنیا یا لە منلادە، یا ئەتەوێت دوو ڕووبی وەکو ئەو خەڵکەی تر بڕۆ بیکە، یان ئەتەوێت ئاوا ماندوو بیت و قسەی خراپیشت پێ بڵن لەسەر وەکو باجی یەک ڕوویەکەت یا ئەمیان بکە. ئێتابانتر شتێک هەیە مامۆستا ڤیگۆڤیل دەف جەنابێت تەژی خویایە ئەکیدم کە بێژنێ دیبلۆماسیەت وی سەردەمەی تێتە بکار ئینان و gelek pêgirî jî pêtêtekirin hem serastê takî hem serastê hizb û hikûmeta jî. Erê ev çi te buarê dûrrûyê dabûnûmûne kesek dihête def renge ji dil xweş nevêtin. Belam ji royê dîblomasiyetê divêtin royekê xweş bo wî derbêxîtin. Renga me li buarî siyasî guncaw bê. Li buarî aynî guncaw niye. Winston Churchillî Serokweziranî duay cengî duwemî cîhanî Brîtanya qiseyekî wa hebû delên qebrekan pê nîşandawe یا لەسەر کێلی قبرێک دیوێتی نووسراوە ئەمە گۆڕی ڕازگۆترین سیاسیەکانی دنیاە. ئەوش گوتوێتی ئەو قبرە دیارە دوو کەسی تێدای تا قوربان هەر یەک کەسی تایە وتی ئاخر ئەگەر ڕازگۆ بێ سیاسی نیوەگە سیاسی بێ ڕازگۆنی. مەبەستم چی بوو؟ کەواتە ئەم دیبلۆماسیەتە لە دینە ناکرێت، لە دینە دووڕوویی نابێ پیشان بدرێت. دیبلۆماسیەت هەتا دینیژی دابوونمونەس کەسێکی باوەڕدارم و دیندارم دگەل کەسێکی بێدین ئەس پرۆکی خوش دێت گەڵا بەڵام پێڕازی نیمە. ئەو پێ ناوەترێت نیفاق، ئەوە شتێکە وەکو لە چەندین ئاياتی ترا خوددا فەرمێتی وەقولوا للناس حسنا ناس یاتر کافرە بێ باوەڕە ئیماندارە هەر ئاینێ ئەوە باسێکی ترە. یعنی زمان خۆشی و قسە خۆشی لەگەڵ خەڵکدا ئەوە جیایە. باسمان لەوە بوو کە ئینسان دووڕوو نەبێت لە بواری ئاینی، یعنی لە ئاینەکەی خۆیدا شتێک نەکا پێچەوانی قەناعەتەکەی خۆی. ناوە دینیدا ئەکرێت تشتێکی ئەس ببێژم بەڵام تعبیریش دلێ من نەکەتن ئەوە خراپە. لە ڕووی ئاینیەوە ئەوە نابێ وابێ، لە ڕووی ئاینیەوە ئەوە نابێ وابێ. جا بەڕمانزە ئەگەر زۆر جار یعنی ئەو دوو ڕوویە ئاینیە ڕەنگە واعزێک تووشی بێ، زۆر خەتەرە بانخواز و واعز و ئەمانە بێ ئاگدار بن. یعنی کە قسەت دەکرد ئەو قسەیە لەبەر بەرژەوەندی خۆت نەبێ بە ناوی دینەوە، یعنی دین نەکەی بە بەرژەوەندی خۆت. زانجارێکی تر مەحوی دەڵێ چی تۆ سێریکە ئەگەر یەکێک ملوانکەیەک عقد يعني أو لمل ذكره عقدي جوهر والماس كان بقيمته للرمادي وقيمته. جاء محمود الله قصة قر عقدي جوهر به وادا بنقصيه وكو عقدي جوهر بقيمته غرز ديكا بخر مهرة كغرزي تيدابو كنفاقي تيدابو كبو برجواندي بو بكارهات بتخر مهرة خر مهرة شيا أو موروية كلاملي جودري جيدكن يعني بزانا عقدێکی گەوهر کە لە ملی ئینسانێکە چەند بە قیمەتە کە غەڕەز هەبوو لەو قسەیە ئەو عقدە گەوهرە چۆن دەبێ بە خەر مهرە موورو چۆن جاری وایە هەندێک موورو دەکەن بە ملی جۆ درێژێکەوە چەند فەرقی هەیە غەڕەزیش وایە چوە تەکمیلەی دەکا جەڵێ چ تەئسیرێ لە وەعزایە چ تەئسیرێ لە وەعزایە واعز وا پڕ لە ئەغرازی ئەگەر واعز مغرز بوو واعز غەرەزی خۆی هەبوو
لە پەنای دینا فێڵی کرد ئەوە شتێکی زۆر خەتەرە مەحوی پێماندا ئەف بیرروکە محوی جەناب محوی ئاماژێ پێ دەتن ئەvە بەروواژی فیترەتە مرۆڤانینە چونکو مرۆڤ بوونەوەرەی بەرژەوەندی خازە بەرژەوەندی خوازە بە حەقیقەت وانە داوای مافی خۆی دەکات بە ڕاستگۆیی بەڵام دین باسەکەمان لە چییە دووڕووی ئاینی نابێت دین بەکار بهێنرێ بۆ غەڕەزێکی شخصی خۆ گەندەڵیمانێ چییە گەندەڵی پێناسکە بەڵێن گەندەڵی بریتە لە بەکارهێنانی بەرژەوەندی گشتی بۆ بەرژەوەندی تا دینیش گشتیە ئەلێرەوەیە کە دەڵێن بۆیە هەمیشە حەز دەکەین دەڵێن دین هی حیزب نەبێ چونکە دین هی هەمومانە بۆیە من هەمیشە گوتومە ینی چۆن هەندێک وڵات یاسایان هەیە دەڵێن داواکاری گشتی قازیەکان حاکمەکان نابێ بچنە حیزبەوە بۆ چونکە ئەو هی هەمومانە وایە من زۆرم پێخۆشە مەلای ئاینی نەچێتە هیچ حیزبێکەوە بۆچی دەنگ بدا بۆ خۆی دەنگەدا و چۆنە بێ و ئەچێ بۆ شۆ بشێترە بەس چییە ئەو لەسەر منبەر هی هەمومانە نابێت جا لێرەوە ینی هەر وەکو شاعیرانی کورد ینی گوناهێکی زۆر دوو گوناهمان هەبێ گوناهێک کابراایەک مەیەخواتەوە نازانم تۆ بڵە کاری خراپەکە ئەچی ڕا ئەبوێرێ دەست لە هیچ ناپارێزی ئەماڵەن گوناحە وایە یەکێکی تریش ئاینی بەکارهێناوە بۆ فێڵکردن لە خەڵک بە قورئان فێڵ لە خەڵکەکە بە ئاین فێڵ لە خەڵکەکە ئەمەش دوو گوناحە حافزی شیرازیش هەروەکو کورد ئەو چ دەڵێ لەم دوو گوناح حەکامی گەورەترە یەکێک بە کەیفی خۆی ڕائەبوێرە و دەست لە هیچ ناپارێزێ و هەرچی ئەکا ئەیکات و لە عینی وەختیشا مەیخۆرە و هەرچی ناوبنی ئەوە ئەڵێن ئەمە گوناهی کردووە یەکێکی تر دێت بە ئاین فێڵت لێەکە بە ئاین داوێکت بۆ ئەنێتەوە کامی خراپترە حافزی شیرازی ئەڵێ ئەمی تریان گوناحترە ئەمەی کە بە ئاین فێڵت لێ دەکە بۆیە شعرێکی هەیە بە فارسی دەڵێ ینی خۆی وەعزی خۆی دەکات دەڵێ حافظە مەیخور و ڕەندی کون و خوش باش vەلێ دامی تەزویر مەکن چون دیگەران قورئان ڕە یعنی ئەی حافظ بڕۆ مەی بخۆرەوە بڕۆ خراپە بکە بچۆ وەکو گەنجێک بۆ خۆت سەر چی ئەەکەی ڕابێرە بیکە کە گوناحە بەس نەچی قورئان بەکاربێنی دین بەکاربێنی بیکەی بە دامی تەزویر بیکەی بە فێڵکردن لە خەڵک هەڵخەڵەتاندنی خەڵک لە پەنای قورئانەوە هەڵخەڵەتاندنی خەڵک ئیتر کەوت ئەف چەندە وێ فکرێت گەهێنیتن کە کەسێک دیندار بیتن مەظاهر دیندار نەبیت گرنگی نەدەتە مەظاهری دینی گرنگ ناخێوی بیتن ئەمە زۆر ڕاستە یعنی مەزهر باشە ئینسانە بێ جوان بێ بەڵام لە هەمان کاتدا باسەکە لەوەیە کە ئاماژەت پێکرد لە مقدمەیە یعنی چۆن ئەڵێ ڕوخسار و ناخ لە یەک بچن ڕوخسار و ناخ لە یەک بچن ئەو کاتە ئینسان دەبێتە ڕاستگۆیی ئاینی دوورەکەوێتەوە لە دووڕووی ئاین بەێ جەنابێت ئامۆژە دوو جوورن یانکو چەندین جوورن نیفاقی هەنت نەوا مرۆڤاتیەدا نیفاقە ئاینی بیتن یان نیفاقە سیاسی بیت یان یا کۆمەڵاتی بیت یان هەر بوارێکی تر بیتن ئەردوی دەمەیدا ئەم دکارین بێژین نیفاقە ئاینی مەترسیدارترش هەمی نیفاقین دیتر بۆ ئەو پۆڵێنکردنی هەر کەس لە بواری خۆی یعنی لە بواری سیاسیەکە خەتەرە چونکە بەڵێنت پێ هەموو یعنی تۆ سێ علامەتەکەی کە پێغەمبەر فەرمووی بیخەرە بواری سیاسی هەر خەتەرە بیخیتە بواری ئاینی هەر مەترسیدارە هەر یەکێکیان هەر دوو ڕوویەک لە کۆمەڵایەتیە مەگەر ئەم هەموو گرفتە چی ئێسەر ڕۆدە هاوڕێ یەکترن وانە درۆ لەگەڵ یەکەکەن چۆنەڵێ بێوەعدی لەگەڵ یەکەکەن یعنی کەس و کاری یەکتریان و خوشک و برای یەکتر ئەمانەتن لە لای یەکتر خیانەت لە یەکدا هەمزانە بیبێتە بواری کۆمەڵایەتی نیفاق و دووڕووی کۆمەڵایەتی هەر خەتەرە ئەی بێتە بواری سیاسی هەر خەتەرە ئەی بێتە بواری ئاینی هەر خەتەر جامە ڕۆشنبیری ئاینی بۆیە واسە دەکەی زۆر جار پرسیارێک هێتە ورژاندن ماوسات ناوەوان کەسەب تایبەتی ئەڤێن کە ڕەخنێش دینی دیگەرن بەحساوی چەند دیکە بێژنێ کۆمەڵگەهێن دیندار پێتر نیفاق تێدا دروست بیتن کۆمەڵگەهێن ئۆڕۆپی کە زۆر دینی وەدگەری دای نەبن ڕەنگە نیفاق گەلک کێمی بێتە دیتن ئەوە وەدگەریتم بوو چ تشت بڕۆنە لە وەکو تۆ باسی بەرژەوەندیت کرد دەڵێن نیفاق بۆ لە مەدینە ومن ئەهل المەدینە مەرەدوا عەلی النفاق خۆزانایان ئەو پرسیاریان کردووە نیفاق بۆ لە مەدینە دەردەکەوێ بۆ لە مەکە نیفاق نییە ئەو کاتێک کە ئاین هیچ بەرژەوەندیەکی پێوە نییە زەحمەتیە لێت دەدەنەکە مسلمانی لە مەکە مسلمان بوویتایە لێدان و دەرکردن و چۆن دەڵێ تەعزیب و ئازاردان بوو لەبەرەوە کەسێک دێت کە ڕاستگۆیە بۆ خوددا هاتووە بەس کە ئەچێ مەدینە چییە بێ دەوڵەت دروستە بێ پۆست دروستە بێ هەتا لە بواری سیاسیەکەش هەروایە کە لە شاخ خەبات دەکەی پێشمەرگە دوو ڕوویتیان نیە خەبات دەکات ڕەنگە ئەو زمانە دینارە دوو دینارێکی گەر هەبووە یان نەی بووە بەس کە دێتە شار پۆست و پلە ئەو بابەتانە دێتە پاڵی حتا لە کاری ئیسلامیش هەموو ئیسلامیەکان ئەو قسەیە دەکەن دەڵێن ئەو کاتێک کە داعوە بووین داعوا کورسیتیان نییە
بانگەواز کورسیتیان نیە قساکەین لە ڕای خوا هیچ نیەتێکمان نییە بەس کە دیتە نێو حیزب ئەو حیزب ئاینە چی لێ دێ دەنگدان دێ پۆستەکانی مەکتب سیاسی دێ و سەرکردایەتی دێ و کۆنگرە دێت و پۆستەکانی وەزیری و پلەکە تایبەتەکان ئیتر لەو کاڵەت چی ئەبێ هەموو کەس داوای دەکە کەواتە ئەوە هات ئەو کاتە دووڕوویەکە دروست دەبێ بۆیە هەمیشە گوتراوە بێ ئەو بابەتانە جاکرێتەوە لە بابەتە ئاینەکان بۆ ئەوەی کە کەسی ئاینی کەسێک بێ لە سەروی ئەم پلۆ پۆستانەوە بێ بتوانێت ڕێنمایی خەڵک بکات دەستێتت خوشماوسێ بەڕێز بچینە ناو شاری کوردستانیژیدا و بزانین ڕاوبوچوونێن بەڕێزین مەچەوەیە چاو بەحسی مژارە نیفاقی و دووڕووی کریە بفەرمونون بێژم ئەوێت نۆڤدینی حیلێت خەلگیت کردن وێتن ئەو هەموو دەستش دینی بەردەدن ئەو دەستش دینی بەردەدن و نەبێژدن ئاسماڵامە ئۆنەس فەقیمە و دەستش دینی بەردەدن لە ئەسڵدا بەڕاستی بۆ کەس نییە کە کاتێک لە بوارەی دینەوە قسە بکات لە بۆ خەڵکی ئیلا ئەو کەسان نەبنکەوە شارەزا بن بۆی خی گەورە لە قورئانی پیرۆزیش دەفەرمێ فەسئەلوا ئەهلی الذیکر ئین کنتم لا تعلمون پرسیار لەو کەسانە بکەن کەوانەی دەزانن نەک لەو کەسانێکەوە نەزان بن هیوامان وایە ئەوانەی کە بە فرتوفێر لەگەڵ خەڵک بە ناوی ئاین فرتوفێر دەکەن حکومەت دزەی ئەوانە بداتن دینی دا حیلە بکاتن عەبدولله رب العالمین چکاتن منە دیمای کە بزناو دە حیلەکە سەر دنیای بەس خەردێ بۆ زۆریت بۆ من دنیای خەڵکانەکە ئەوڕۆ لەسەر مینبەرەکان ڕازگۆیانە نادوێن لە بەرامبەر ئامانەتی دینەکەیان بە ڕازگۆیانە نابەخشنەوە لە پێناوی پۆست و پارە و مەنسەب زۆر شتیان لە دەستدایە گومڕابوونە بە ڕازگۆیی دینی خۆ پێغەمبەری ناگەینە ڕێکۆدینی دی کەسێکی ڕازی کە تونێت تجارەتە خۆ پێ سەر بخیت پشتی هنگی وەختی ڕاستیاوی بابەتی دیار بیتن یعنی خراپیە کۆمەڵە سەر مجتەمعی هەی وەکی دی عالەمێ باوەری بدینی نامینیت وێرێ بە پسیندا نامینیت نەبدینی بەلکو ئەف کەسەج نەشن دینی بشکێنن بەس باوەری سیندە نامینیت وێرێ واکە کەسێک ڕاستیش وێرێ بە بوو بێژیتن ji ber fêla lêhatiyekirin bawer wê sîndê naketin. جبریل سەلامی خوای گەورەی لێبی دابەزی بۆ سەر دڵی پاچی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم فەرمووی یا محەممەد عیش ما شئت فإنكم ميتون ئەفەرمێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم چۆن دەیگوزارێنی بیگوزارێنە چۆن دەژی بژی ڕۆژێک لە ڕۆژان ئەتۆ دەمری کەواتە ئینسانەکان ئازادن بە کەیفی خۆیان ئەگەر هەر قسەیەک لە هەر بوارێکی بکەن بەڵام دەبێت بشزانن لەوەی ڕۆژێک لێ پێچینەوە هەیە ڕۆژێک حیساب هەیە و ڕۆژێکیش خوای گەورە لیان قبول ناکە لەو کەسانێکەوە فێڵ بە ناوی دین دەکەن. بەلێ بینەرن بەڕێز سوپاس بۆ بەشداربوویان هەر ساخ و سەلامەت بن کە هەوە بۆ چوونن خۆش مەڕاگوتن دەستێت وەت خۆش بن. مامۆستای بەڕێز ڕاستەوخۆ بچینە سەر تەوەریخ و هەر بوارێکی مژارێکیان بەحەز بکەین ئەکیت ڕەنگە داهێنانی نیتر یان ڤێرژنی نیتر توی بابەتی دەهات بنەکردن ئەرێ ڤێرژنی نی ئەتناوە نیفاقیدا چنە چ هێنەکردن بەڵێ هەر فەرمودەکەی پێغەمبەر بێنە درودی خوای لەسەر کە فەرمووی ئایەت المنافقی ثلاث إذا وعد أخلف وإذا حدث كذب وإذا أؤتمن خان ئەمە لەسەر ئاستی تاک قسەمان لێ کردو و خەڵکیش باسی کردو ئەمە بەرە ئاستی کۆمەلگەی یەک ڕوش هەیە و کۆمەلگەی دوو ڕوش هەیە ینی کۆمەلگەکە بەگشتی یان جاریای کۆمەلگەکە هەر هەمووی کۆکن لەسەر ئەوەی کەوا خوداناسی باشە و دینداری باشە و دەستپاکی باشە و دەمپاکی باشە و داوێن پاکی باشە پیڤەرێ چیە مرو چاو بزانین تەر کۆمەلگەیە دووڕوویان دوو ئایدەی باشە ئێستا کەس دەمی هەر کەسەکەی تۆڵێ ئەم کۆمەلگەیە گەندەڵی تایدا بڵاوی کردووە خۆ دەمی هەرمشیان بکەیتەوە هەمویان ئەڵێن گەندەڵی خراپە و خوا قبولی نیە و پێغەمبەریش قبولی نیە و ماڵی خەڵک ئەو ڕوبەڕوو ببیت کە نەتیجە کە بینی کە ئەڵێن بوو بە دیاردا ینی زۆرینەی کۆمەلگا ئەیکە خۆ زۆرینەی کۆمەلگەش موسڵمانە خۆ زۆرینەی کۆمەلگەش گەندەڵێکە ئەکە هەر کەسێک کە ئەکەوێتە دەستی پلە پۆستێک و شتێکی لە خواری خوارەوە ئەو زۆر وا بووە ینی نمونە ئەگەر وەرگری لە دام و دەستگا ئاینەکانیشە و مەگەر وەزارەتەکان چیەکەن لەو بوارەیە هەر خەریکی لادانی گەندەڵین ئەومانەی چییە ئەومانای ئەوەیەکەوە بوو بە دیاردە کۆمەڵگە زۆرینەشی مسلمانە و هەمووشیاڵە گەندەڵی خراپە و هەشە ئەومانەی چییە کەواتە کۆمەڵگەی دوو ڕوشت هەیە یا لە مەسەلەن لە کۆمەڵگەکانی تر مەسەلەن کۆمەڵگەی عەرەبی مەسەلەن کۆمەڵگەی عەرەبی بە جۆرێک فتوایان بۆ خۆیان داوە وانە ئافرەتیان پۆشتە بێ تەنانەت دەم و چاویشی دیار نەبێ دەستیشی دەستچێش لە دەستکا بۆ خۆیان ئاوا دەڵێن ئەو فتوای ئاوایان داوە
بەس کەچی ئافرەتی ئێمە و ئافرەتی گەلانی دیکە دەکەن بە سەبایە و دەیبن دەڵێن وڵا ئەورەی سەبایە وەکو ئەورەی پیا وایە لە نێوان ناوکو ئەژنوێتی ترەگە سنگیشی بە دەرێەوە بێ قەیناکە بۆ ئەوە بەشەر نییە ئەمە نیفاقە ئەمە نیفاقە بە ناوی دینەوە کە هەندێک لە عروبەتیەکان بە ناوی دینەوە ئەڵێن ئافرەتی خۆیان داپۆشراو بێ ئافرەتی خۆیان منەقەبەش بێ و محەجەبە بێ کە ئاوا بێ بەڵام ئافرەتی گەلانی تر ئەچون لە ئەوروپا تەماشایان دەکرد لە شوێنی تر تەماشایان دەکرد بە چاوی سەبایە و بە چاوی ئەوەی کەوا لەدەمە ئەوان ڕفتاراتکەن یعنی پشتەوان گەرمە بچەندین تکستێن ئاینی منیش وا دەڵێم ئەوە نیفاقی دینیە ئەو کەسەی کە ئەو جۆرە فتوایە دەدا ئەو جۆرەی کە ئەو جۆرە تەفسیرە دەکا بۆ قورئان کەوا گەلانی خۆت بپارێزە و پۆشتە بن و گەلانی خەڵکی دیکەش بریتی بن لە سەبایە ئەوە نیفاقی دینیە نیفاق لە ئاستی کۆمەلگا ئاو بەو شێوازە نیفاقی لە ئاستی دەوڵەت دەوڵەت هەیە لە ئاستی نیفاق وەرە تو جمهوریەت مۆریتانیا الئیسلامی ئێ باشە ئەمە ڕوخسارەکەیە یەکێک لە وڵاتانی کە تا ئێستا کۆیلەی تایە و ئینسان تایدا دەفرۆشیە و دەکردرێ سە مۆریتانیا باش نییە تۆ 57 دەوڵەت تەیە هەمووی ئیسلامیە کۆبوونەتەوە منظمة التعاون الإسلامي هەر هەمویان دەڵێن گەلی فەڵەستینی مسلمان مافی ئەوەی هەیە دەوڵەتی هەبێ بۆ گەلی مسلمانە و خاکی خۆیەتی و ئەبە دەوڵەتی هەبێ وانە ئەمە باش ئێمەشەڵێن باش ئەی گەلی کورد ڕێفراندۆم دەکا دژی هەموو دەوڵەتی ئیسلامی ئەوە عالمێکەش هەر لە ئێستا دێمە سەری هەموو دەوڵەتی ئیسلامی دژێتی کورد نابێ دەوڵەتی هەبێ بۆ نابێ ئەمە نیفاقە ئەمە نیفاقی ئاستی دەوڵەت ئەمە نیفاقی دەولیە ئەمە نیفاقی ئاستی دەوڵەتیە کە داوای دەوڵەت دەکا بۆ بۆسنە داوای دەوڵەت دەکا بۆ کۆسۆڤا چونکە برای مسلمانە داوای دەوڵەت دەکا بۆ فەڵەستین بەڵام بۆ کورد نابێ ئەمە چییە ئەمە نیفاقی دەوڵەتیە هەتا دەوڵەتە زیل هێزەکانی دنیاش دەوڵەتە زیل هێزەکانی دنیاش مای پیچاری خۆنووسین لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە هەیە ئیدی ئەم دەوڵەتە زیل هێزانە و خاوەنی ڤیتۆ و هەموو ئەمانە یعنی وەکوڵێ لەگەڵ ئەوەن کە گەلان مافی چارە نووسیان هەبێ دەوڵەت لە 50 دەوڵەتەوە گەشتە 1993 بەڵام ئەوانیش دەوڵەتە زیل هێزەکانی دنیا و دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکاش و ئاسیا و ئەوانش کەسیان دانیان بە ڕێفراندۆمەکەی ئێمە دانەنە ئەمە نیفاقی دەوڵەتیە ئەمە ڤێرژنانەیە کە تۆ باسی دەکەی کەواتە لە ئاستی دەوڵەتی شاکرێ نیفاقە بێ حەدیسەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەوەندە فراوانە لەسەر ئاستی تاک بۆ بواری کۆمەڵایەتی بۆ بواری سیاسی بۆ بواری ئاینی شەبێ لە ئاستی کۆمەڵگەکانی شابێ و لە ئاستی دەوڵەتی شا هەر ئەبێ جا لەبەرەوە یعنی نیفاقی ئاینی یعنی چۆندا لە دووڕووی ئاینی لە کۆمەڵگەی ئێمەدا هەستی پێ دەکەین بەڵام کە هەستی پێ دەکەین گرنگە ئێمە هەمووبان لای خۆمانەوە هەوڵ دەین ئەوە نەبین چونکە دنیا و قیامەتمان ڕەنگە دنیاە خێری لێ بینێ بە جۆرێک لە نێوان دوو کەوانە بەڵام قیامەتمان ئەفەوتێ لەبەرەوە تەماشا کە تۆ مسلمان دەبینی هاوچێشەی ناوخۆ و دەرەوە ناوخۆ و دەرەوە یعنی مسلمان دەبینی لێرە ڕێک و پێکە و مەسەلەن بۆ نمونە باڵاپۆشە و محەجەبێ خۆ زۆر ناچێت بۆ ئەوروپا سەفەرێکی ئەنتالیا دەکات لەوێ جلی سیباحی ئافرەتان لەبەر دەکاتێتە سەر مەلەوانگە ئێخۆ خوددا لەوێش هەیە و لێرە شار و خوددایەیە بۆچی یعنی لێرە کە ئەنەوە حیجابەکەی بۆ کۆمەڵگە کرد حیجابەکەی بۆ خوددا نەکردووە بۆ لە ئەنتالیا بەجلی مەلەوانیەوە ئەچتەسانی ئەمە یەکێکیان بکە مەحوی وای گوت مەحوی گوتی بە خوددام گوت لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ وتی مەحوی بەس بێ مشریکی بەس یا لە دنیاە لە من لادا یەلایەکی بگرە بەو شێوازە بەلێلڤێرە مامۆستاڕەخنە ناهێتە ئاڕاستەکردن سەبارەت دینی خودی دینی بخۆ کە بۆچی دین وی ڕەنگی نەبووی ئەو کەسێ ببیتە دیندار کەسێکی ساف بیتن نەشێت ژێر پەردادینی داهات شتێت تر بکەتن باسەکە لەوەیە چۆن قالەتی لە عەراب و ئامەنە بەێ عەرەبە دەشتێکێکان گوتیان ئێمە ئیمانمانێنە قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم مەسەلەی نیفاق مەسئلەیەکی شخصیە یعنی کەسەکان خۆیان ئامادەییان تێدایە بۆ ئەو حاڵەتە وانە ژنە تۆ خەڵکی تر زۆر دەبینی وەکو باسی ئەو نمونەی پۆشتەیەم کرد هەیە لێرەش پۆشتەیە لە ئەمریکا شار پۆشتەیە لە بەریتانیا شار پۆشتەیە بگرە لە وڵاتانی ئەوروپی هەندێک جار حیزبە ڕاستڕەوە توندڕەوەکان ڕەنگە باڵاپۆشێ ببینین لیدەن بەس دەگەڵەوەشە هەر باڵاپۆشە ئەمە چیە ئەمە ڕازگۆی ئاینیە مەبەستەوە مامۆستا ئەو کەسێت ناوە کۆمەلگەها خودا هەندێک کار و کریارت کەتن بسەرە ناوێ دینی ڕەنگە ئەو فیترەت نەبیتن بەڵام سەر هات بیتە سەپاندن بەڵام کە چتە دەرە شتە سەر فیترەتە خوب ئێ باشە ئەنی ئەویان بکە کە هاتیشەوە بە هەر ئەمیان بکاتەوە باسەکە لەوێ یعنی قسق ئاین یەک ڕووە ئاین یەک ڕووە ما جعل الله لرجل من قلبين في جوفه يعني گوتت ئەزانم چی گوت یعنی کە ئەو فشاری لێرە لە سەرێتی وای کردووە چوو ئەوێ وا بوو وانە با بێتەوە لێرە کار لەسەر ئەوە بکە بڵێ کاکە من ئەو ینی کورد ئەمەش هەنڵم لە نێو کوردان نەبوو پەیمان شکاندن لە نێو کوردان نەبوو دووڕووی ئەنیە کورد چی دەڵێ بانگی محەممەد بە ئاشکرا خۆش
کە بە کورد دەڵێن بیلالی حەبەشی نەزانم لە نێو کولەکەی بانگی داوە کورد دەڵێ بانگی محەممەد بە ئاشکرا خۆش ئەمە ڕاستەقینەکەی مەسەلەن تۆ نمونە بێنەوە یعنی لە ئاستی ڕۆشنبیرەکانە سەردانی حزبێکی ئیسلامیەکە لەوێ خۆی وەکو مسلمانێکی یار 24 پیشان دەدەن سەردانی حزبێکی علمانی دەکا لەم لا شتێکی تر دەڵێ کەواتە ئەمە باش نییە یعنی وا جوانە ئینسان وا جوانە خۆی بێ تعبیر لە ناخی خۆی بکە یعنی مەسەلەن تۆ سێرەکەی خەڵکمان هەیە بۆ نمونە ئەگەر وەفدێکی ئەمریکی ببینێ ئەڵێ ئێمە حزبێکی دیموکراسین و بڕامان بە دیموکراسی هەیە ئەگەر کۆماری ئیسلامی ئێران ببینێ یا بچێ بۆ ئەوێ ئەڵێ کاکە ئێمە حزبێکی ئیسلامین و ئەم شتان هەمووی غەر بە غەر بە کەڵک نایە و شەیتان ئەکبەر و ئەم شتانێ ئەمە نیفاقە لە کاری چۆنەڵێ ئاینی لە پەردەی ئاینی لەناو سیاسەتە یعنی ئینسان یەکشت بڵێ باشترە یەکشت بڵێ چونکە مەسەلەکە ڕەنگە هەموو جە بۆیە گوتومە یعنی حزب و بانگەواز دوشتی گیان لەبەر ئەوەی تۆ ئەمەت کرد ئەڵەن لە سیاست ئەمە ئەبێ بەس لە پەنای دینە نابێ لەگەڵ دینە ئەم کارە نابێ ئەنجام بدرێ یا مەسەن تەماشاکە ینی خەڵکە بینی ینی برادەرتە هاوڕێتە یا لە ئیشوکارە هەمومانەوەمان هەیە وانە ئەبین قسە بە ڕەمزەکانی کوردەڵێ قسە بە دەسەڵاتەڵێ بە معنای قسە بە حکوومەتەڵێ قسە بە سۆرۆک وەزیران و سەرۆکی هەرێمەڵێ وانە دوایش کە بۆ شوێنێک بانجێکەن و ئەوانی لێ هەڵەسێ قسەی زۆر جوانیان بۆکە ینی ئەمانە بەچوی دەبینی ڕسمی لەگەڵەگرن ینی لە دەرێ ئۆپۆزیسیۆنە قسە بە حکوومەت دەڵێ قسە بە سەرۆک دەڵێ قسە بەچێ دەڵێ بەشێ دەڵێ دوایش کە ئەچێ نەکەر کە بانکراوە دابنیشێ ئەسەن مەتحیشی دەکا ئەسەن وەکو تۆتە سێڵفیشی لەگەڵ دەگرێ و ڕسمیشی لەگەڵ دەگرێت ئەمە ئەبێ لایەکی بکە نابێ بەم شێوازە بێ یعنی تۆ لە بوارە ئاینەکە من زۆر دیومە چکە زۆر قسەم کردووە و ینی کۆڕ و سیمیناری ئاینیم زۆر بووە یعنی خەڵک بە وەزارەتی ئەوقافی و تۆ وەزارەتی ئیقافە ئەوە هەر خەڵک ڕاگرێ دوای کە وەزیری دیوە پیرۆزبایی لێک و دۆڵە جەنابی وەزیر وەڵڵی هەر تۆ بۆ ئەم پۆستە باشی بەڕاستی ئەمە وایە ینی ئێستا پیاوی ئاینی هەیە مەقالەکەی نەسراوەتەوە لەسەر سایتەکان هەیە نووسێتی ئەوە ئیتیحادی عومەلا ئەو ئیتیحادی عولەمانیە دوای لە 21 نوچە سەردانیانەکە و پیرۆزباییشان لێکە ئەمە نابێ وابێ ئینسان نابێ لەوێ بڵێەوە وەزارەتی ئیقافە و لەوێش بڵێەوە وەزارەتی ئەوقافە لەوێ بڵێەوە ئیتیحادی عومەلایە لەوێ بڵێ وڵاو ئیتیحادی عولەمایە ئەمە نابێ ئەمە بێت تۆ یەک ڕوت هەبێ بە کۆڵە شتەکان وەکو خۆی ڕاستەقینە بڵێ نابێت لێرە مەسەلەن هەندێکجار لە هەندێک لیژنە بوومەوە هەروە خۆبەخشانە لیژنەی پەروەردە و ئەو بابەتانە ئینسان لەوێ بووە دەڵێ کاکە دین لە پەروەردە نەماوە ئەبێ دین لە جاتی دەرسێ بێ ئەبێ بکرێ بە 2 دەرس و 3 دەرس باش نییە ئەو شەڕی کردووە ئێمە ماڵت ئاوا بێ قوڵا قسەیەکی جوانت کردووە دوای سێرەکەی مناڵەکەی خۆی ناوەتە مەدرسەی ئەمریکی قوتابخانەی ئەمریکی ئەی باش ئەو شەڕە چی و لەوێ کردن لەبەر چاوی ئەم عالەمەوە وەڵا بێت دەرسی دین بێ و دین نەماوە و کافرستانیە و ئەم مناڵەکەت بۆ بردە مەدرسەی ئەمریکی خۆمە دینمان ئەف زەبزەبیەتان و ئەف دوو دلیەت ناوا تاکێ کووردا هەیە بەرچاوی تێتە دیتن مەرجە هەمی جار بوو دوینی بە زەبڕیتن یانژی وەک سروشتەی کورتی ڤڕەنگەیە نا ئێمە باسمان لە مەسەلە ئاینەکەی یعنی ئێمە لە سروشتەکەی دەزانی ئەگە یەکێک لە بواری سیاسەتە دووڕووی کرد ئەڵێن دووڕوویەکی سیاسیە منافق سیاسی گەل لە ئاینەکە کردی ئەپێتە دووڕووی ئاینی بوارەکە خۆی دیاری ئەەکە یعنی تۆ ڤێرژنی تر لەم بوارە زۆرە بزانە خەڵک شەڕی ئەوەیە کە ئەڵێ هەیە خۆی لە ئەوروپا دانیشتووە هانی گەنجی فەقیری ئێرادا ڕەشڕوودی ئێراداڵێ هەوڵدەن لە وڵاتی خۆتانە هەرێمی کوردستان شریعەت پیاده بکەن وانە خۆشی لە سایی علمانێتی ئەوروپایە خۆش دانیشتووە ئەی خەڵکی ئێرە بۆ تووشی مشکیلاکی خۆت بۆ لەوێ وانە خەڵکی ئێماڵە داواکەین ئەم وڵاتە ئەبێت شریعەتی تیا پیاده بکرێت ئێ باشە دەی قەینە ئەم قسەیە قبوڵە بەڵام کە ئەشتە دەرێ بۆ ناچی بۆ سعودیە یا ئێران ئەگەر سونید ئەگەر شیعەکانی عێراق لەسەر دین یەکە کوژن بەڵام دوای کە ئەچنە خارج ناچنە ئێران بچنە کۆماری ئیسلامی ئێران خۆ لەوێ شریعەتی خۆتان هەیە وانە نا ئەچن بۆ ئەوروپا ئەچن بۆ ئەمریکا ئەمەی خۆشمان کە ئەڵەن شریعەت کەس ناچێت بۆ سعودیە هەموو ئەچن بۆ ئەوروپا بۆ ئەڵمانی ئەمە دوو ڕووی ئاینیە نابێت یعنی ئەمان ئەمە یعنی ڕۆژتا ئێوارە جۆن بە ئەمریکادا بە ئەمریکا و بە ئەنواعی خراپ و جۆنی پێدا دوایش بڕۆ بیبینە لە قونسڵخانە لەوێ وەستاوە داوای ڤیزاکە ئەوێ بچێ بۆ ئەمریکا ئەوە لە پایچی وانە یعنی ئەوەتە تۆ ئەو نمونەی ئەبینی یعنی سعودی 800 سعودی هین ئەمریکا
تدریبی ڕاهێنانەکە بەو فڕۆکەوانە سعودیانە وانە ئێ کابرای سعودی لەوێ ڕاهێنانی پێکەن کەچی ئەو چۆ تەقان لێکا و ئەیان کوژێ باشە تۆ ئەمە دوو ڕووی ئاینیە یعنی چۆن چویت و ویزا ینی ئەمان پشتی دەستنیشانکردنەوەن هەمی نمونە و ڕەنگە سەدان نمونی دیتریش هەبن کە جەنابەت ئاماژەی پێ بدەن بینە سەر ڕێگە چارەیە ئەم چ بکەین خۆل دەردی دوڕووی ڕزگار بکەین چوار یعنی ئەگە بڵێم سکورتی کەمەوە بۆ سێ شەوێ پێغەمبەر دوودی خوای لەسەر چۆن فەرمووی نیشانەکان سێن یا هەندێک جار چوار ئێمەش با بۆ ئیشکەین یەکەم ئیخلاسە بەدیع الزەمان سەعیدی کوردی ڕیسالەیەک و پەیامێکەیە بە ناوی ڕیسالەت الئیخلاص ئەومان بۆ دێنێتەوە کە ئیخلاص بە معنای دڵسۆزی بە معنای یەکڕووی دێ الئیخلاص و ئەو کە باسی دەکا زانایانیش پێشی ئەو باسییان کردووە ئیستیوا و ئەفعال العبد في السر والعلن یەکسانبوونی کاری مرۆڤی باوەڕدار لە نهێنی و لە ئاشکرا لە پەنهانی و لە ئاشکرا وەک یەک بوو ئەوە دڵسۆزیە بەسەبەگەلەکە زەحمەت نینە بێت ئەنجامدان ئایدا ئەوە بوو مەسەلەکە بۆیە وتی مەحوی گوتی خدا پێی گوتم بەس بێ مشتریکی بەس ڕازگۆیی ئاینی ئەزانی ئەمڕۆ ئێمە باجی هەڵەکانمان نادەین زۆر بەمان باجی ڕازگۆیەکەمان دەدەین باجی ڕازگۆیی ئاینیەکەمان دەدەین باجی ڕازگۆیی نەتەوەیەکەمان دەدەین ئەبینی یعنی زۆربەی تاکەکان ئەوانەی ڕازگۆن یەک ڕویان هەیە نابن بەشت لە وڵاتە ئەوەی دوو ڕۆ سێ ڕۆ چوار ڕۆ ئەبێ بەشت لەبەرەوە خێری لەوە دیوە ئەبینی بۆیە خۆگرتن ئەوەی پێغەمبەر فەرمووی پشکۆی ئاگرێت لە دەستدا چۆن تۆ یەک ڕوو دەبی چۆن یەک ڕوو دەبیت و قسەکانی دڵی خۆت هەمووی دەکەی خەڵک پێی خۆشە پێی ناخۆشەکەی ئیخلاصی قوربانی پێدوێن ئەوە ڕاستە بۆیە ئەوەندەی قوربانی ڕازگۆیەکەتی ئەوەندە قوربانی دەستی باجی هەڵەکانت نادەی لەبەرەوە پێغەمبەر فەرمووی إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم پێغەمبەر ناڕوانێتە شکلمان بڕوانە کابرایەک شەبقەی لەسەرە ئەوی دیکە چوزانم فێسێکی لەسەرە ئەوی دیکە غوترەیەکی لەسەرە ئەوی تر هەمووی ئەمانە هەمووی هیچی ناچێتە قەبرەوە لەگەڵیە وانە ولكن ينظر إلى قلوبكم التي في الصدور بمعنى ئەوەی بزانە ئیمان لە دڵی ئێوەدا چۆنە کەواتە لێرەوەی هەمیشە من گوتومە کە تەماشای خەڵک دەکەی پێی هەڵمەخەڵەتێ بە جلوبەرگەکەی جلوبەرگەکەی و هەیئەتەکەی ئاینیش بە باسی مە باسی دووڕووی ئاینی دەکەین هەڵمەخەڵەتێ هەمیشە گوتومە مەڕوانە خەڵک چی لەسەر سەرە بڕوانە چی لە ناو سەرە بڕوانە چی لە ناو سەرە بحکمی چەندێ مە دوو خۆلەکێتمان کێمترژی ئەگەر جەنابەتە بشێتن وێڕە بگەین باشە زۆر باشە کەواتە ئەمی تریان ئەوەیەکە خاڵی دووەم ئازایەتی شەجاعەت ئینسان ئازابێ یەک ڕووی هەبێت چونکە خدا فەرمووی مذەبذەبینە بەینە ذالیک لە نێوان هەردوو لادە دێن و دەچن لا إله هؤلاء ولا إله ئەو ترسنۆکیە پێغەمبەر فەرمووی إن شر الناس ذا الوجهين خراپترینی خەڵک ئەوانن کە دوو ڕوویان هەیە لای ئەوان شتێکڵن لای ئەوان شتێکڵن ئەوە چێ ترسنۆکیە ئینسان شەجاعەتی هەبێ ئازابێ سێمیان ئازادی ئەمە بۆ ئەوەیە کۆمەڵگە تووشی نیفاق نەبێ ئازادی هەبێ لەژێر ئەو فشارێک کە باست کرد کۆمەڵگە فشار دروست نەکە کاتی وەکو داعش وەکو تالیبان وەکو هەندێک وڵاتی دیکە بە زۆر شتێک فەرزەکەی بەسەر خەڵکدا خەڵک لەبەر ترسی تۆ ئەوە دەکە هەر کاتێک باسک هەبوو خەڵک ماسک دەپۆشێت زۆر دەبیت باسک هەبوو ماسک دەپۆشێت کۆتایی ئەوەیەکە ئینسان هەمیشە هەوڵدا مەزهەر و مەخبەری لە یەک بچێ یعنی دەرەوە و ناوەوەی لە یەکتر بچێ دین ئەخلاق بێ دین ڕەفتار و سلوک بێ دین معلومەیەک نەبێ هەروە بۆ زانین خواناسی نەکخوازانی دەستێتت خۆش مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بێ ئینشاءڵڵا بۆ پێشکەشکردنەوان هەمی ئاختنین پڕ جوان و هەژی بینەرن بەڕێز ڤی ئاوای دەینە دومایاوی خەلەکێ و زۆر سپاس بۆین بەڕێژی کە هەنجێت گەلمەت بەشدار بوون بینەریەدا هیڤە ماوە مەشیاویتن خزمەتەکە بەچیک پێشکەشی وین بەڕێز بکەین و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کەت گەلمەت ماندوو بوون تا خەلەکە کادی خدای مەزن هەمیان بپارێزیت و خدان ئێک ڕۆبین و خدان ئێک ناخبین